کاک عەبدوڵڵام کاتت باش؟ باش ئیشەڵڵا. دەستخۆشی بەتانەدانە سەرکەوتن بەردەوامکەن. زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا. لەکوێوە لەگەڵمانی؟ لە ڕانیەوە. توانیمە پەیوەندیەکە وەربگرین. ئەلحەمدولیلا کەوا پەیوەندیەکەشت وەرگیرا ئەمشەو. لە کێوە پەیوەندی دەکەی؟ لە ڕانیەوە. باشە دەڵێم لە کێوە پەیوەندی دەکەواتە دەمێکە پەیوەندی دەکەی وەرناگیرێ ڕۆژە دەی ئەلحەمدولیلا کەوا ئەمشەو پەیوەندیەکەت وەرگیرا بەتەمایخوا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بازەر بێ. باشە چ ژمارەیە کاک عەبدوڵڵا؟ ژمارەکان کامیکای داوازیت لەدێ؟ 4 3 2 1. با چوار بێت. با پرسیاری ژمارە 4 بێتە سەر شاشە تاوکو بۆ کاک عەبدوڵڵای بخوێنمەوە. پایتەختی عێراق کوێیە؟ بەغدا. دڵنیای؟ بەڵێ زۆر دڵنیا. نایگۆڕی؟ نامەدڵنیاییەوە ئەگەر بکەینە هەولێر دەنا بەغدایە. باشە ئەی هەولێر پایتەختی کوێیە؟ هەرێمی کوردستان. تاو دو هەڵامتە بەغدا؟ ڕاپەڕێنە. دەی زۆر باشە با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ بەغدا بێگومان. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا بۆ پەیوەندیەکەت.